فيكي خانمەکەم لەبەر من هاتی دەزانم فەروەرە ژوورێ ئەی خوایە گیان تۆ بەتەنها لەم ژوورەی بەبێ ڕووناچی فیکی خانمەکەم من ئەمڕۆ بەردەوام دەگریام لە چێشخانە زۆر ناخۆشە بەم ڕقیە مامەڵ لەگەڵ بکەن بەڵێ ئەمە دڵڕقیە ئەی خوایە گیان ئەمە چەند بە ئازار فیکی زۆر سپاست دەکەم خەمی منت نەبێ تا لێ دەکەم ئارام بە خانمەکەم من زۆر دڵتەنگم لەبەر تۆ فیکی پێشتر پێم وتی کاری خۆم جێبەجێ دەکەم من و تۆ وەکو یەکین دوو کچی بچووکین لە ڕێف کتێکی جوانم دی وە کاتێ تۆ دەبینم وا دەزانم تۆ وەکو ئەوی بەتەواوی بەڵکو زۆر جوانتری ها من هەرگیز بیرم لەوە نەکردوتەوە بەم شێوەیە جوان بم فیکی ئازیزەکەم چین؟ تۆ خۆ دەزانی من و تۆ دوو کچی زۆر زۆر بچووکین ئەوەی گرنگ بێ من سالیم و تۆش فیکیت لەبەر ئەوە ئەگەر تۆ لە پێش من لەدایک بوویتایە یان من لە پێش تۆ لەدایک بوومایە وانە من لەگەڵ ئەوەی باش بیرم لێ نەکرد بۆ ئەو کاتە بەڵام ئێستا دڵنیام کە ئەمە ڕاستە لەبەر ئەوەی تۆش حاڵی من باش دەزانیت دەبینی من مناڵێکی بچووکم وەکو تۆ لەسەرەوە دەژین بە تەنها بەڵام ئارام دەگرم لەسەر ئەمە لەبەر ئەوە پێویست ناکات لەمە دوا دڵگیر بی لەبەر من فیکی بەڵام خانمەکەم ئازیزەکەم تۆ نەگۆڕای هەرچیەکت بەسەر بێ بەڵکو تۆر جوانی لەگەڵ ئەوەی بەسەرت هات خانمەکەم و ئەوانی تر هەرچی دەڵێن با بڵێن من دڵنیام لەوە فیکی هەموو بەیانیەک دێمە ئێرە بۆ ئەوەی یارمەتی دەم خانمەکەم دەبێ ئەم ژوورە خایەن بکەمەوە نا بەڵێ هەندێک شتم بۆ هێناوی ئەمە جێهێشت بوو لە کاتی ئاهەنگی لەدایک بوونتدا منیش بینیم کاتی مێزەکەم پاک کردەوە لەبەر ئەوە شاردمەوە لەوانی تر وەک راسێکی ترم بۆ هێناوی لە ناسراوێکی خاتوماریەت فەرموو زۆر سپاس ویکی زۆر باشە خانمەکەم شەوت شاد پێویستە پێش نوێژی بەیانی هەڵسم و ئەگەر هەر شتێکت ویست لەم دیوارە بدا قەڵەوێرەکەم لەلایەکی ترا بە زووترین کات دەگەمەلات و هەر کاتێک ویستت زۆر سپاس ویکی ئەم ڕووناکێ لێرە بەجێ دەهێڵە نا پێویستت پێ دەبێت نا من ڕاهاتم لەسەر تاریکی زۆر باشە شەوت شاد سالی شەوت شاد زۆر سپاست دەکەم ویکی سالین ئەم دیارە بۆ تۆ ئەمە چییە؟ ئەوەی کە خۆشت دەوێت چەند جوانە زۆر سپاس ماری سالی باوکم ئەمەی بۆ ناردووم منیش پێشکەشی دەکەم وەکو دیارەک زۆر سپاس ئارمینگات خاتو سالی ئەمەم لە بازار کڕیوە وەکو دیارەک بۆ بەڕێزت زۆر سپاس پیتەر
لەمڕۆ بەدواوە ناتوانم ببمە هاوڕێی ئەرمیگاد و ماری. هاوڕێیەکی دڵسۆزمە ڤیکی. ئێستا ئەو نزیکترین هاوڕێیە لە لای من. ڤیکی، من باشم. بەڵێ، بەیانیت باش خات و سالی. بەیانی باش ڤیکی. ئێستا دەبێت جلەکانت بگۆڕی. ناڤیکی، پێویست ناکات جلەکانم بگۆڕم چونکە هیترم نەماوە. ئەمە ڕاستە. باشە، ژوورەکەت پاک دەکەمەوە. گرنگی پێمەدە ڤیکی، خۆ پاکی دەکەمەوە لەبەر ئەوەی لێرە بەدواوە دەبێم شێ بکەم. بەڵام تۆ لەمە پێشپاکت نەکردوتەوە. دڵگیر مەبە ڤیکی، من دڵنیام دەتوانم. ئێستا کاتی کارکردنە، دەی بڕۆ. بڵێ، ئاگر دەکەمەوە و چێشخانە پاک دەکەمەوە پێش ئەوەی لە خەوەڵسن. کاتە بڕۆ ڤیکی. ئێستا دەڕۆم خانمەکە.
ئێستا کاتی قوتابخانەیە، بەڵام لەمڕۆ بەدواوە من پەیوەندیم پێوە نییە. بەڵێ ئیمیلی، دەچم بزانم خاتومەژن هیچ کاری بە من نییە؟ بەڵێ لەمڕۆ کار دەکەم، تۆر بە تەنها دەمێنیتەوە، بەڵام دەبێ ڕابێ. خاتوماریێت ئەو کەلوپەلی ژوورەکەی منە. خاتوماریێت؟ ها خاتو سالی؟ خاتوماریێت بۆ کوێ دەڕۆی؟ خاتومێشن هەواڵی پێداوم کە هەر ئێستا ئێرە بەجێ بێ هاڵم. چی؟ لەبەر ئەوە دەبێ بە دوای کارێکی تر بگەڕم لە هەر شوێنێک بێت. لێم ببوورە خاتومارێت، هەموو بەهۆی منەوە بوو. ئەوە چی دەڵێ خان مەکەم؟ هەڵەی تۆ نییە، ناتوانم چۆن پێت بڵێم کە چەند دڵخۆش بم لە لای تۆ بووم. ئازیزەکەم سالی. باڵێ ماریێت، دڵتەنگ مەبە ئازیزەکەم، هیچ نییە. ماریەت، ئەوە چی دەکەی؟ من خەریکم ماڵ ئاوایی لە سالی دەکەم. تۆ ئێستا خزمەتکاری تایبەتی ئەو نی، دەی بڕۆ زوو. خان مەکەم ماڵ ئاوا. بۆچی نەهاتێ لای من کاتێ لە خەو هەستای؟ ببوورە، مەبەستیە لەم قردێ لە ڕەشەی بەخۆتەوە کردووە. من بەخۆمەوە کردووە وەکو ماتەمینێک بۆ باوکم. باوکت مرد، هیچی لەدەست نەبوو، تەواو بوو. ئەم کارە کێشەی لە دوای خۆی هەتا بۆ قوتابخانەکەشمان دروست کرد. و بەڕاستی پێت دەڵێم ئەم قردێ لە ڕەشت بەخۆتەوە کردێ چێ پێ دڵتەنگ دەبێ؟ لایدا ئای چەند کەل لە ڕەقی لەبیرت چوو من لێرەم هێشتیەوە لەبەرەوەی کەست نەماوە؟ لایدا بەسەر چاو. خوات لەگەڵ کچە بچکۆڵەکە.
کەواتە چۆنت پێخۆشە ئاوا بکە وەرە لەگەڵم. جێمس مۆلی هاتی خاتی مێشن لە خزمەتدا نەخاتمێشە فەرموو. گوێ بگرن بڕیارمدا سالی لێرە بمێنێتەوە و لەمڕۆ بەدواوە بێتە خزمەتکار. ئاگادار بن هەروەکو ڤیکی بەڕەقی و توندی هەڵسوکەوتی لەگەڵ دەکەن. تێگەیشتن یان نا؟ بەسەر چاو خاتمێشن. سالی دەی بڕۆ سەرمێزەکان پاکەرەوە خێرا دەست بەکار بە. بەڵێ. ئاگاداری بەرماوەی خواردنەکانیش بە چونکە لە بیرن نەچێ خۆت دەیخۆیت. خانمەکەم چی؟ وتە خانمەکەم؟ سالی ژۆکو تۆ خزمەتکارە لێرە پێویست ناکە بە خانم و خاتون بانیکەی لەمەوە دووە باشە؟ بڵێ. دەی زوو سەرمێزەکان پاکەنەوە. بڵێ. خانمەکەم بانکم بکە بە سالی ڤیکی. زۆر باشە تکا لێ دەکەم من بوری کاتێ بەم شێوێ بانگت دەکەم چونکە ناچارم. هیچ نییە ڤیکی. بەستە بێدەنگ بن. سالی کە تەواو بووی پۆلەکانیش پاکەرەوە زوو. بەسەر چاو. La mer, la mer, le père, هەموو لێرن بەڵام من ناتوانم هیچ بکەم تەنها کارکردن. وەرن وەرن سەریکەن. ئەو چی دەکەن لێرە؟ دەی بڕۆن لێرە خانمەکان. بەسەر چاو. دەی با بڕێن ماری. سالی بەڵێ. بۆچی کات بە پیرۆ دەدەی؟ دەی ژووری پۆل پاک بکەرەوە. خاتومێشت داوا چاکێک لێ دەکەم. ئەو چاکەیە چییە؟ دەمەوێت بخوێنم تکا لێ دەکەم. کاتێکم بۆ بڕەخسێنە بخوێنم باش دەرس خوێندن تکا لێ دەکەم. گەمژەمە بە تۆ حالی خۆت نازانی ئێستا تۆ لێرەی بەس بۆ کارکردن دەی کار بکە بە خێرایی. ئەمێلیا بەڵێ خوشکم. بە قوتابیەکان بڵێ چاکە لەگەڵ سالی نەکەن بە شێوەیەکی تایبەت. کچەکان زۆر حەز بە چیرۆکی خەفەتبار دەکەن و ئەگەر سالی ئەم چیرۆکەی خۆی بۆ جێرانەوە کاریگەریان لێ دەکات. باوکە بڕیارم دا بە تەنها بخوێنم. بەڵێ تاوکو ئەوانانەی لە دەستم داوانەکان بکەڕێنمەوە. بەڵێ تووڕەمە بە باوکە من تۆم خۆش دەوێت. سالی ئەو کچە بەنازەی کە هەمیشە لە شادی و خۆشگوزەرانی دابوو دەبێتە خزمەتکار و تا درەنجی شەو قاپ قاچاق دەشوە ئینجا دەچێتە ژوورەکە لاوەکەی هەموو دەم ئاواتە خوازە ڕۆژێک لە ڕۆژان وەکو جارانی لێ بێتەوە.